دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی ڕەمەزانی ئەمساڵدا بە هاوکاری خێرخوازان بڕی 2 ملیار و 219 ملیۆن و 500 هەزار دینار هاوکاری گەیاندۆتە کەسانی هەژار و نەخۆش و کەم دەرامەت. تەنیا لە مانگی ڕەمەزانی ئەمساڵدا 58,800 کەس لە پرۆژە و کارەکانی بەخشین سوودمەند بوون. هاوکاری منداڵی بێباوک و هەژار یەکێک لە کارە بەردەوامەکانی دەستگای بەخشین ئاوردانەوەی لە منداڵانی بێباوک. لەو چوارچێوێژدا لە مانگی ڕەمەزاندا بڕی 121 ملیۆن دینار وەک موچەی مانگانە بۆ 1069 منداڵی بێباوک خەرج کراوە. هەروەها بە بڕی 82 ملیۆن و 825 هەزار دینار هاوکاری دارایی 821 منداڵی دیکەی بێباوک کراوە. جگەلەوەی بە بڕی 5 ملیۆن و 99 هەزار دینار جلوبەرگی جەژن بۆ هەژاران و بێباوکان کردراوە. دروستکردنی خانوو بۆ هەژاران لە مانگی ڕەمەزانی ئەمساڵدا دەستگای خێرخوازی بەخشین بە مەبەستی دابینکردنی شوێنی نیشتەجێبوون بە بڕی 415 ملیۆن و 630 هەزار نۆ خانووی بۆ کەسانی هەژار و منداڵی بێباوک دروست کردووە. دابینکردنی کورسی شەحن بۆ خاوەن پێداویستی تایبەت دەستگای خێرخوازی بەخشین بەردەوام هاوکاری کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەکات. لەو چوارچێوێژدا تەنیا لە مانگی ڕەمەزاندا بە بڕی 24 ملیۆن و 780 هەزار دینار 17 کورسی شەحنی بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان دابین کردووە. هاوکاری دارایی هەژاران و کەم دەرامەتان لە مانگی ڕەمەزاندا دەستگای خێرخوازی بەخشین بە بڕی 486 ملیۆن و 904 هەزار دینار هاوکاری 26,151 کەسی کەم دەرامەت و هەژاری کردووە. هەر لە میانەی هاوکاری هەژاراندا بەخشین بە بڕی 14 ملیۆن و 500 هەزار دینار 12 ماتۆڕی باری بۆ کەسانی کەم دەرامەت بە مەبەستی دابینکردنی بژێوی ژیانیان کڕیوە. هاوکاری نەخۆشانی گورچیلە و درێژخایەن حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ساڵی 2016دا هاوکاری مانگانی نەخۆشانی درێژخایەنی بڕیوە، بەڵام دەستگای بەخشین بەردەوام هاوکاری ئەو توێژە هەژارە دەکات. لە مانگی ڕەمەزانی ئەمساڵدا بە بڕی 64 ملیۆن و 464 هەزار دینار هاوکاری نەخۆشانی گورچیلە و درێژخایەنی کردووە. دابینکردنی سەبەتەی خۆراک و پرۆژەی بەربانگکردنەوە دەستگای خێرخوازی بەخشین لە ڕەمەزانی ئەمساڵدا بە بڕی 565 ملیۆن و 135 هەزار دینار سەبەتەی خۆراکی بۆ 9,544 خانەوادەی هەژار و منداڵی بێباوک دابین کردووە. هەروەها بە بڕی 69 ملیۆن و 245 هەزار دینار بەربانگ بۆ 17,953 کەس ئامادە کراوە. جگەلەوەی بە بڕی 22 ملیۆن و 455 هەزار دینار پشکە گۆشت و مریشک بۆ 2,343 خانەوادەی هەژار دابین کراوە. مزگەوت و کاروباری پەروەردە دەستگای بەخشین لە ڕەمەزانی ئەمساڵدا بە بڕی 298 ملیۆن و 713 هەزار دینار مزگەوتێکی دروست کردووە. بۆ کاروباری پەروەردەش 48 ملیۆن و 750 هەزار دینار خەرج کراوە.